لێرە لە ناوچە گەرمەکەوە لە حەسەکەی ڕۆژاوای کوردستانەوە هەواڵی کۆبانیتان پێ دەڵێم. ئەمڕۆ 11 ساڵ تێپەڕی بەسەر ئازادکردنی کۆبانێ کە لەلایەن گەورەترین هێزی چەتەی دنیاوە کە داعش بوو هێرشی کرایە سەر لەلایەن کوڕان و کچانی شارەکەەوە بەرپەرچیان درایەوە و شارەکە ئازاد کرا. بە دیاریکراوی لە 26 کانونی دووەمی ساڵی 2015 لەلایەن شەڕڤان و پێشمەرگەوە بەرپەرچی هێرشەکانی داعش درایەوە و کۆبانێ بەرخودانی ڕاگەیاند و سەروەری تۆمار کرد. ئێستا کە باسی کۆبانێ دەکەم و 11 ساڵ بەسەر ئازادکردنیدا تێدەپەڕێت، کۆبانێ بە دۆخێکی ێجگار سەختدا تێدەپەڕێت. لە 4 لاوە گەمارۆ دراوە. شارەکە نە ئینتەرنێتی هەیە، نە کارەبا و نە ئاو، خەڵکەکەی لە مەترسیدان. بەڵام ئەوەی کە هەیە ئێمە قسەمان لەگەڵ خەڵکێکی زۆر لە کۆبانێ کردووە، هەرچەندە ئەوان دەستخستنی ئینتەرنێت بۆ گەیاندنی پەیامەکانیان قورسە، بەڵام دەرچەیەکیان دۆزیەوە بۆی پەیامەکانیان لە ڕێگەی 964ەوە بگەێنن. ئەوان هەمویان کۆکن لەسەر ئەوەی کە ڕێڕەوی مرۆیی کە ئێستا لەلایەن حکوومەتی دیمەشقەوە دوو ڕێڕەوی مرۆیی کراوەتەوە بیانووە بۆ ئەوەی کە دەست بگرن بەسەر ئەو ناوچەیەدا و لە دەوروبەری کۆبانێ هێزەکانی شەرع بمێننەوە و خۆیان جێگیر بکەن. بۆیە بە هیچ شێوەیەک لەگەڵ ڕێڕەوی مرۆیی دانین و دەیانەوێت ئەو گەمارۆ قورسەی کە لەسەر کۆبانی هەیە بە تەواوەتی هەڵبگیرێت لەبەرەوە خەڵکەکەی لە مەترسیدایە. ئەو خەڵکانەی کە ئێمە لێرەوە لە ڕۆژاواوە قسەمان لەگەڵکردن لە گەڕەکەکانی کانیا کوردان بوون، لە گەڕەکی شەهید بۆتان، هەروەها مەیدانی ئاشتی و مەیدانی ئازادی و چەند گەڕەکێکی تر کە ئێستا لە ناو کۆبانێن قسەیان بۆ ئێمە کردووە. دەڵێن هەموو ئەم ڕێڕەوە مرۆیە دەرچەیەکە بۆ ئەوەی کە هێزەکانی شەرع بە تەواوەتی بیانەوێت لە دەوروبەری کۆبانێ جێگیر بن و هەر کاتێکیش بیانەوێت هێرش بکەنە سەر کۆبانێ. بۆیە ئەوان لە بەرخودان بەردەوامن. ئەوان دەڵێن ئێمە مێژوو دووبارە دەکەینەوە، جارێکی تر سەروەری لە کۆبانێ تۆمار دەکەین. ئێستا کە 11 ساڵ بەسەر ڕزگارکردنی کۆبانێ تێپەڕیوە، جارێکی تر ماڵوێرانی سەخت خەریکە ڕوو دەکاتە کۆبانێ. ئێستا کە 11 ساڵ بەسەر ڕزگارکردنی کۆبانیدا تێپەڕیوە، جارێکی تر جیاواز لە داعش هێزەکەی شەرع دەیەوێت دەست بخاتە بینایی خەڵکی کۆبانێ.